هەمووان هاتوچۆ دەکەن بەشێک شۆفێر و هەندێک سەرنشین و پیادەڕۆ هەمووان دەیانوێت بگەنە ئامانجێک هاتوچۆی بۆ دەکەن. زۆر جاریش بۆ زوو گەیشتن زێدەڕۆیی دەکرێت. ئەو زێدەڕۆیش لە یاساکانی هاتوچۆ بە سەرپێچیدار دەنرێت و سزای هەیە. زۆر جار لە ئەنجامی و سەرپێچیە بۆ زوو گەیشتن بە ئامانجەکەت قوربانی لێ دەکەوێتەوە بە جۆرێک ڕەنگە تا هەتایە بۆ ئامانجە نەگەیت. بۆیە لە سیستمی هاتوچۆ شۆفێر سەرکردایەتی و جەنگە دەکات کە لە شەقامەکان هاتوچۆ دەکات. بەڕامی ترافیک باس لە یەکێک لە هۆکارەکانی ئەو ڕووداوانە دەکات شەقام دەکات بە گۆڕەپانی جەنگ لە ئاگەری پابەندنەبوونی شۆفێران بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ ئەویش لێخڕینە لە ژێر کاریگەری مادە کحولیەکان. سەرەتاش ترافیک بە ڕووداوێکی نەبینراو تایبەت بە بەڕنامەی ترافیک و کوردستان سوچا دەست پێ دەکات. لە ئەنجامی مەستی شۆفێرەکە و خواردنەوەی عەرەق و مادە کحولیەکان ڕوودەدات. ئەو ڕووداوە لە گەڕێکی سەروەرانی شاری هەولێر لە ئەنجامی سەرخۆشی شۆفێرێک کە خەڵکی وڵاتی سووریا ڕوودەدات. ترافیک بە شێوەیەکی مەیدانی بەدەدا چوون بۆ ڕووداوە دەکات و دەچینە شوێنی ڕووداوەکە. بەنسبەت ئەو ڕووداوی سەعات 1 لۆ 2 شەوێ دەبوو سیارەکی شۆفلێت سووری بوو سەرخۆش بوو هات لە سیارەشیدا لێرە پەڕێ لەو سیارەدامیش ئەو مارەم ئاگادار کردەوە کە حادیسەکە بوو کابرا سەرخۆش بوو کە دابەزی سەرخۆش بوو پارەی دەرینە 5,000 10,000 25,000 چایکەمەوە بۆ ئەندی چانابتەوە. دوایە ژەمە لێرە قسەمان لەگە دەکرد دەستی برین دەکرد ئەو شتانە وەختەچی وازمان لێ هیناو هەرات بانجی ئاسایشمان کرد شتەکەی کۆنتترۆل کرد و سیارەکانی برد لە بنکەی سەرۆران. کابرا ڕای کردی ئێستا هەندێک دەرێن لە شایسیە و داوا لە حکوومەت هێرمی کوردستان دەکەن ئەو شتانە نێلی قانون نظام ئەوانە تەطبیقکەن یعنی ئەوانە باش نییە. لە نەفرش دەدا لە مدارشدا ژیانی خەرچی دەکەونە مەترسی بێهۆش و بێ سەرخۆشیان دەکەن. ئەلێرەیدا لەو تایدا چۆ پێش لەو سار دەهات گەڕاوە لێرە یەکسەر ڕاماگرت ئەو بارانەمان تکرار کردەوە کە حادیسەکە بووە هێوادارن ئەو شتانە نەمینێەوە. سەبارەت بە زۆری ڕووداوی هاتوچۆ بەهۆی سەرخۆشی و مەستی بەشێک لە شۆفێران و هۆکاری زۆربوونی ئەو دیاردەیە بەرپرسی ڕێکخراوی هێڵی سووری هاتوچۆ دەبینین. تەمان هەموو بەکارهێنانی مادە کحولیەکان و سڕکەرەکان یا بێهۆشکەرەکان ئەبێتە هۆکاری دروستبوونی ڕووداوی هاتوچۆ. بەکارهێنانی مادە هۆشبەرەکان مادە سڕکەرەکان ئەیبا بەرەو ڕووداوی هاتوچۆ چ بۆ خۆی یان ئەبێتە هۆکاری دروستبوونی ڕووداوی هاتوچۆ واتە چ خۆی تووشی ڕووداوەکە ببێ یان بە هەندێک ڕەفتار شوفێران و بەکارهێنەرانی ڕێگا تووشی ڕووداوی هاتوچۆ و ڕووداوی دڵتەزیێ نەکات. چونکە هەر کەسێک مادەی هۆشبەر بەکاربێنێ 17 جار مەترسی ڕووداوی هاتوچۆی لەسرە بەپێی ئاماری نەتەوەی گرتوەکان. پاڵنەرەکان بۆ بەکارهێنانی کهۆل لە کاتی لێخوڕینە هۆکاری یەکەمی نەبوونی سزایەکی توندە بۆ سەرپێچی کاران. ئەمە لەلایەک تر وشیاری تاک لە شوفێران کە بەرژەوەندی خۆیان و
کەسوکار و خێزانیان و یان سەرنیشیانی کە لەگەڵیانە لە بەرچاو ناگرن بۆیە ئەگەر بمانەوێت پێش بەو ڕووداوانە بگرین بەو سەرپێچکارانە بگرین ئەبێ لە پەرلەمانی هەرێمی کوردستان یاسایەکی جێگیر کە بۆ هەمووان بێت هەر کەسێک کهول یا مادە هۆشبەر بەکاربێنێ لە کاتی لێخڕینە بە تونترین شێوە سزا بدرێ و سزای بەکارهێنانی کهولیش لە ئێستادا ڕوون بووەتەوە لە سێ تەوەر پێک دێ لە سێ شێوازە هەرە توندەکە بەندکردنە چارەسەری ئەو گرفتە پێش هەموو ئەبێ یاسایەکی سەردەمی هەبێ کەسی یاسایەکە سنووردانێ بۆ هەموو بەکارهێنەرانی مادە هۆشبەر و سڕکەرەکان مادە کهولیەکان کام یاسایە هەبوو لایانی پەیوەندیدار کە خوشکبرایانی پۆلیسی هاتوچۆیە یا ئەفسەرانی هاتووە توانن لە ڕێی مەفارزەکانیانەوە ئیجراعات بکەن بەڵام پێویستیان بە هاوکاریە لەلایەن بەشەکانی تری پۆلیس وەکو ئاسایش وەکو شۆرتا بۆی لە کاتی مەفرەزەکانە تووشی کێشە نەبن چونکە بە تایبەتی ئەوانەی کە کهول بەکارێنن لە شەوانە بەشێکیشیان کە بەداخەوە هەڵگری دەمانچەند. ترافیک بۆ یەکەم جار قسەی چەند کەسێکی باسەڵاچوو و ڕێژسپی سەبارەت بەو دیاردە وەردەگرێت. مەشروبخۆر نابی سارێت باشواگە بێ سەر حەقیقەت غەرامەی چاک بێ پارێ چاکی لێ بسێدرێ جارژێ و غەڵەتەی نەکە بە غەرامە بەکەنک نایە بە غەرامە بەکەنک نایە کابرا حکومێکی بدەن مانگەک دوو مانگ سێ مانگ ئەوەی یعنی مەشروبی خواردنیتن یعنی ئەوەی نەبینێ وعی نەبینێت یان حادیسەشی دەکات حەقی ئەوەی نییە یعنی غەرامە حەقی گرتنیە بەس. ڕۆژە چەند سیارە لە 120 وەردەگەڕێتن چەند دەعەم دەبیتن حیسابیان بکە هەموو مەشروب خواردنەوە مەشروبی ناو سیارەیە. ئەو جەریمەیەش دەکرێتە ئەستۆی بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر هاتوچۆی گشتی هەر کەسێک کە دەبینی شۆفێری دەکا و یا تەماشای مۆبایل دەکا یا ئارەق دەخواتەوە ئەوە حەقی سزایەکی توندە کارەسات ڕوودەدا یا احتیمالە 5-6 کەسی بەیەکە و کوژی ئەدی کابرا لە 20 سارێدا بوو بەچی لێدایە خواردی تێوە مەفرەزەیە کە ساران ڕادەگری هەستی پێکرا و کابرا سەرخۆشە و مەشروبی خواردتەوە حەق خۆتی وەزەزای برد وەڵی جابرا پۆلیسی هات چۆش خۆ مەسەلە ئەوە نییە تو تەماشای کە پۆلیسی هات چۆش خۆ ئەو هەمووانەوەی پێ لە ناو باغەرێ خۆ ناندرێت ئێستاکانی دەبی خۆی یاسایەکە دەبی لە جێگای خۆ قرار دەربکسی ئەمر دەربکرێ هەر کەسانێک بەسەرخۆشی هەر کەسانێک کە لە ناو بە ئەبی بخۆش لە ناوچی ئەوانی کە مەشروب دەخۆن ئەوانی کە سەرخۆشن بە هەموو شێوەیەک دەبی قەدەغە بکرێ ینی سیاقەت و ئەوانە کابرا مەشروبی خواردیە و سەرخۆشە مەسەن سارە لێ دەخوڕیت و چەند نەفەر یانی هەموو لە مەترسیدا چەند نەفەری سایق پاسە سایق تەکسی هەموو دەکۆژی ینی ئەوە قانونیە لە قانونی دوالی لە تەواوی مسەوڵاتانی جیهان یەکەم جا ئەگەر بە مەشروب تەبەن فاسیە دەبێ مە فەحسمانە بی فاسی مەشروبی فاسی ئەوەی کابرا یەکەم جا کە فەحسی دەکرێت کە یەکەم جا گیرا ئەوە غرامەی مادی دەکرێت پاشانێ کە بوجاری دۆم ئەوە تکرار بوو بە سەرخۆشی سیاقەتی کرد ئیجازە لێ دەستیندرێ ئیجازەی لێ وەردەگری ینی سزای زیندانی هەیە. مەسبوون و مەینۆشی لەلایەن بەشێک لە شۆفێران بە مەترسیدارترین ڕەفتار و سەرپێچی لە هاتوچۆ دادەنرێت. حکوومەتی هەرێم وەزارەتی ناوخۆ لە ڕێگەی بەڕێوەبەراتیەکانی هاتوچۆی شارەکانی هەرێمی کوردستان لە هەوڵدان ئەو هۆکارانە کەم کەنەوە کە قوربانی لێ دەکەوێتەوە. لە کاتی دانانی مەفرەزەکانمان لە شەقامەکان ئێمە چون تووشی هەندێک کێشە دەبینەوە لەگەڵ شفێرانی کەمەیان خواردوێتەوە یا خود مادە کوحولیەکانیان خواردەوە بۆ نمونە شفێری وایە کە مادەی کوحولی خواردەوە سەرباری ئێمە ئیزراعەتی لەگەڵەکەن پێشەوە ئیزراعەتی لەگەڵ بکەن ڕوبەڕوومان دەبێتەوە ئەبەو کەلوپەلانێکی ئێستا لە پێشتامانە چەقۆیە عەسایە ئەو شتانە و دامبۆکسە و شتی تر بەڵام ئێمە ئەو شتانە ئێمە سڕ ناکات لە کارەکەمان ئێمە بەردەوام دەبین بۆ خزمەتی هاونیشتمانیان لە شارەکەمان ئێمە وەکو هۆبەی پشکنینی مەینۆشی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ هەڵسە بەدابینکردنی هەندێک ئامێری کەلوپەلی نوێ تەنها لە هەرێمی کوردستان هەیە بۆ ئێمە هاتووە
لۆ هەر چوار پارێزگایی هەرێمی کوردستان ئەو ئامێرێکی ئەمریکیە تەنها لە ویلایەتی یەکگرتوەکانی ئەمریکا بەکاردێت لەگەڵ ئێرە ئەوە پێشکەوتوترین ئامێرە لە هەر هەموو ئەو ئامێرانەی کە هەیە ئەویان لە هەر هەمووی پێشکەوتوترە ما وەکو هۆبەی پشکننی مەینۆشی سوپاس و پێزانینێکی زۆرمان هەیە لە وەزارەتی ناوخۆ بەڕێز وەزیری ناوخۆ کالسا بەدابینکردنی ئەو ئامێرانە بۆ ئێمە کار ئاسانێکی تەواوی بۆ ئێمە دەکات لە کاتی دانانی مەفرەزەکانمان ئەو ئامێرە دراگەر 5,000 مخەدەرات تەنها بۆ پشکنینی مخەدەرات بەکاردێت هەش زۆر ناوە مخەدەرات لەگەر حەفت زۆریدی مخەدەراتی بۆ ئێمە کەشف دەکاتن ئەوەش ئێستا نوێیە ئەو ئامێرە ئەڵمانیا تازە هاتوۆتە هەرێمی کوردستان ئەمە لە پارێزگای هەولێری ئیستعمالی دەکەین ئەوە دوو ئامێری سێمیان دراگەر 5,000 تێست دراگەر 5,000 تێست حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ هەستا بەدابینکردنی ئەو ئامێرە دراگەر تێست 5,000 ئامێرێکی ئەڵمانیاوە بەکاردێت تەنها لە بۆ تێستکردن دە شوفێر کە لە ناو شەقام هاتە لای ئێمە پێی ناڵێن بۆنی دەمی یاخود بە چاوی یاخود بەو شێوازانەیە کە ئێمە دەزانین ئەو شوفێرە مادێک خۆلی خواردەوە لە ڕێگای ئەو ئامێرە بە 3 چرکە یەک فوی لێ دەکات بە 3 چرکە پێمان دەڵێت خواردیتەوە یان نا. لێرە مادەکاری دەکرێت تا ڕوبڕی و شۆفێرانە ببنەوە کە مەست و بێهۆشن و لە کاتی شۆفێری مادەی کوحوڵ بەکاردێنن دەیانەوێت ڕێگری لەو دیاردێ بکەن تا ڕووداوەکانی هاتوچۆ و قوربانیەکان کەمتر بێتەوە دوای چەند کاژمێرێک دەست دەکەن بانگاونان بۆ چاودێری دۆخی هاتوچۆ ڕێگریکردن لە دیاردەی خواردنەوەی کوحوڵی لەلایەن بەشێک لە شۆفێران. سێ ئاگادار بە کاکە ئێستا پەیوەندی بە شقامی سەدوەتری نزیک بارگای ئێوە دەکەن شیعەکانەی کە مەسڵوبی ئەفاادیتەوە کاوانەی چەشیان پێەیە چەفریان پێ ڕای دەنابن تەنها ئیزراعەتی خۆتان لەگەڵ و شوفێرانە دەکەن کە مادەی کوحولیان خواردێت. ئێستا ئۆتۆمبیلانەی دەبینین لە شەقامی 120 مەتری تەمەشا بە شێوەیەکی ناشیان لە شوێنی ڕاوستانە لەسەر بڕیاری بەڕێز پارێزگاری هەولێر بڕیاردا بە هیچ شێوەیەک ئۆتۆمبیل نابێت بوەستی ئەلەو شوێنە قەراقزادەیە و مەشروبی بخواتەوە ئەوەی ئەگەر ها ئۆتۆمبیلەکەیە تەمەشایکە ئەوە مەشروبی لە شوێنەی دەخواتەوە دەوەستی خۆی ئەو شوێنەش قەدەغەیە لە پشتی ئێرە ماڵی لێە گەڕەکە جاری باە ئەلێرە تووشی ناخۆشی دەبن لەگەلێک دری تەقەی دەکەن یعنی کۆمەڵێک کاری ناشیا و ناڕەوا لێرە ئەنجام دەدەن ئەو شوفێرانە. لێپرسینەوە دەست پێ دەکات لێرە ترافیک بە شکل و لێپرسینەوە لە پێچینەوەانە نیشان دەدات چەندین شۆفێر پشکنینی مەینۆشیان بۆ دەکرێت بەشێک لەوانەی پاک دەدەچن دەستخۆشیان لێ دەکرێت بەڵام بەشێکی زۆر لەو شۆفێرانە لە پشکنینەکان دەرناچن و سزا دەدرێن. عليكم السلام شلونك استاذ؟ وين اهلك؟ بغداد. على راسي ثانوي يا استاذ. شارب انت؟ لا حبيبي عندي علاج انا هنا. بس ثانوي. انفخ الجهاز. مثل. ئەو پشکنینەش بە ئامێرێکی پێشکەوت و دەکرێت کە تایبەتە بە پشکنینی دەمی شۆفێر بە فوکردن لەو ئامێرە ئەو کات ڕێژەکەی دیار دەکات دوایە دەردەکرێت کە شۆفێرەکە خواردنەوەی بەکار هێناوە سزای توندوەر دەگرێت
بە گوێرەی قسەی هاتوچۆ ساکە بریتیە لە سزای مادی و زیندان جگە لە وەرگرتنی پەنجەمۆر و ڕەوانەکردنی سەرپێچیکار بۆ دادگا. الله بخير حبيبي شعرك؟ اشتريت فيك العصر يعني والدتي مسوي عمليه بالمستشفى. اي والله بس هاي جهاز تيست انفخ بعد بارك الله بارك الله. ساعه 13 درجة لازم 5 يعني 8 والله انا المستشفى هو اللي اعطيك اوراقي هسه حبيبي 8 درجات زيادة. والله عندي عمليه وضايج على الظهر فقرات كلها صح بس لازم انت السائق لازم لازم مو شارب والله حق صح والله حق قانون وراجع للاوتيل الله يشهد. شلونك اخويا؟ على راسي. وين اهلك؟ كربلاء. على راسي. شو اسمك؟ سنوية. شارب انت؟ انا؟ ايه بس انفخ جهاز علي يا يلا مستمر. عليكم السلام ورحمة الله. تفضل اقعد حبيبي. شلونك شلون صحتك؟ الله بخير بدون قطع. بعد تمام. بس شوف درجتك قانون العراق 5. زیادبوونی ڕووداوەکان بەهۆی کاریگەری خوانەوە کحولیەکان وای کردەوە وەزارەتی ناوخۆ پەرە بە بەشی تایبەت بە مەینۆشی بدات. ئەو تیمێکێکن لە تیمە هەرە پێشکەوتوو و بەهێزەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر و هەرێمی کوردستان کە ڕاهێنراون و ئامێری تایبەت و پێشکەوتیان لە دەستە تا پشکنین بۆ شۆفێرانە بکەن کە مەست و سەرخۆشن و لێخوڕین دەکەن. ئێمە بە پاڵپشتی بەڕێز وەزیری ناوخۆ بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر هەردەم لە ئەرچین بۆ پاراستنی ژیانی شوفێران لە ڕووداوەکانی هاتوچۆ سەلامەتی هاونیشتیمانیانمان لە کاتی لێخوڕینی ئۆتۆمبیلەکانیان. بۆیە ئەلێرەوە داوا لە هەموو برایە شوفێرە خۆشەویستەکان دەکەم پابند بن بەڕێنما و یاساکانی هاتوچۆ دوور بن لە مادە کحولیەکان لە کاتی لێخوڕینی ئۆتۆمبیلەکانتان لە شەقام. فەرمی گیانە دانیشە بەخێر بێ گیانەکەم باشی حواڵتکە مەشروبت خوارد بس باش تێستەکەی دەکەین بزانین دەگاتە دەرەجەکەی یاننا بنیشتت پێ ناودەوت نادەنێن بنیشت ناودەوت عەفوان کە بنیشتەکەی ئۆتۆ تەنێکە ئەوتە لە فڕێمە دەعادی دەست خۆش بژبوورە لە بە جیازەکەی نابی کاک ئەحمەد فوو ئەلەوەی کە تا دەرین بەستە بە قووەت دەی ئەهدەست 61 قوربان وەرە گیانەکەم وەڵڵی ئەوە برێم چییە؟ ئەتو لە زادی ئە بەو دەرەجەی دەڕۆی؟ دەخێنە برێ من لە پێویست دەکە ئێستام سارەکەی بەڕێست حەدیسکەم ئامادەی ئەتو لە بۆ ڕووداوی هاتووە چ ڕووداوە لە زادی ڕوودا تەواو ئەتو ئامادەی ئەبەو دەرەجەی ماڵ لە چێن دەرە دەگەیەوە ئیمپاری ژیانەکەم لە چە پرسیار لێرم کاک تو لە سەرە من ماری دوو ڕۆژ دی یاسا بەرامبەرم دەبیدەرەوە شێستویەکە کو سارەکەت عەجز نەکەی دێوە نابی ساری باش بوو ئەو لە پێشتە ئەم نیژنیمە برم لە خۆڕە دەرزە لەدانێمەوە جیازە ئەڵمانیا وایە بە بۆنەکەی ژانە سەرم گر بڕوان پێ دەکەی مشروبت خواردیە سەیف؟ نەت خواردیە؟ بزانم بەڕێز دەرێنم خواردیە بزانم ئێستا ئەوە تەم پێمان دەرێکی خواردیتی یان نەت خواردیە؟ ئەو خواردیت مەشروب دوی گوت نەم خواردیە حسابکە نەت خواردی ئێستا ئەوە 16 دەرەجەکەت بەخۆی 5 مەسموعە 11 زیاترە قوربان باشی برام ئەحواڵی جەنابەت فۆچی لەو جیازەی بکە لە دوورەوە هەلە دووری بزانم ئێستا ئەوە 16 دەرەجەکەت بەخۆی 5 مەسموعە 11 زیاترە قوربان باشی برام ئەحواڵی جەنابەت فۆچی لەو جیازەی بکە لە دوورەوە هەلە دووری
وعليكم السلام. شلونك أستاذ؟ الثانوية. افتح الباب. افتح الباب. شنو هاي؟ مشروب. مشروب. انفخ الجهاز. لا لا سريع سرعة اطبق او اللي افردها. انفخ قوي. لا 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 مخلق قوي. ديني مخلق لا 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 يلا انفخ. يلا مخلق انفخ بعد يا بس دخل. دي بعد مرة بعد تمام. كمان بس شو درجتك؟ القانون العراقي 5. زين هسه درجتك ايش قد؟ مضبوط. لازم سيارتك بالعجز. باشي أحوالك فوتش لزيازك ولا دوره دست خوشی ما مستم فرق ئێمە لە شەقامە و ئیزراعەتی دەکەین لەگەڵ شوفێرانی کە مادە کوحولیان خواردیە. ئێمە لە بۆ نەهێشتنی مەترسیەکانی ئەو شوفێرانەین کە مادەی کوحولی دەخۆنەوە. لە شەقام دەڕوا مادە کوحولیەکی زۆری خواردەوە. دەبێتە مادە کوحولیەکی زۆری خواردەوە ئەلەو کاتەی مەز دەبێت. ئاگاداری خۆی نابێت چۆن لە شەقام ئۆتۆمبیلەکەی لێ دەخورێت. برای شوفێری خۆشەویست. لەژێر لێخوڕین لەژێر مادە کوحولیەکان قەدەغەیە بۆ مەترسی زۆرە. یەک لە هۆکارەکانی کە لە شەقام دەڕوا لەوانەبی ڕووداوی هاتسۆمان بۆ بکات. زەرەرمەندی یەکەم خۆیەتی. دووەم زەرەرمەندی دووەمی ئەو شوفێرەی بەرامبەرەتی کە ڕووداوەکەی لەگەڵ ئەنجام دەدات. زەرەری مادی یاخود زەرەری ژیانیشی لێ دەبێتەوە. ئێمە ئەو ئیزراعەتەی دەکەین بۆ ئەوەی نەهێڵین هیچ شوفێرێک مادەی کوحولی بخوات، دوور بیت وەبی لە شەقام بە ئاسایی خۆی بڕوات. فەربوو بەڕێزی لا بەکارتێنەوە مەمنوعە تو نابێت شفێری بکەی براکەم. ناخە قانون ڕێکەی نەداویە تو نابێت شفێری پێ برای من چۆن شفێری دەکەی و مادەی کوحولیشت بەکارێنەوە. بە یارمەتیت ئەلێوێ ڕاگرا کاکە مەزالە چی بدەنێ براکەم فەرموو ئەلێوێ ڕاگرە لایەکی. شەو باش قوربان جامەکەتەوە بینە خوارەوە. وەڵا لەمە باران وەمزانی بارانەکە زۆرە. نا زۆر نییە. سەنەوێکەتم دێ. ئەی بەسەر چاو. جانی اینجا زەکەشم دێ ژیانی من ئەدی ئەسڵی. ئەسڵی برا. ئەسڵیەوە؟ باش. وەڵا ئیجازەکەم لە سلێمانی جوولایە. هەو یەکتم دێ. هەو یەکتم دێ. ئەوێش ئەوە کارتی زانیاری. چیت کردنی با خزمەتت بکەم. کارتی ئەوە کارتی نیشتمانیەکەم تکایە. ژیانە. مەشڕوبت خواردیە؟ ئەرێ وەڵا. خۆکم لەو جیهازەکە لە دووڕە. بەسەر چا. ئەی گیانی من. برێم ناوە لە بەدرۆ دەبی؟ نابی. یازدە دوان سارە لە دەرێ ماوشواتی مۆز بخۆم جۆشی وەگرم. قەلبە ساغ بەس لە کاتی سیاقەت نابی مەشڕوبی مارم نێزیکە. دەستخۆش دەرەجەکەت 56 بەخۆی 5. وەڵی یقینە قوربان ئێستا سیاری داژێری حسابی جادێ ئەو خەڵکەی ناکەی. گیان گیان سەد باشوە لە جادەی بەسەر خۆشی بەخوای چل دەهات. برێ من ڕخسەکەتاوە بەسە دێگە ڕووداوە چ بکەی ئەو مخات ئەو تاوانباریان بەڕێز. غەڵەتم بازی شتێ دەدەم. خۆشەویست. ئەگەر غەڵەت نەبام ئەتوڕات نەدەگرت. وەنیا؟ غەڵەتم
بدون قطع بعد بارك الله. سوري أهلا وسهلا حبيبي 21 درجتك كحول. شربان بعد الغداء؟ ايه لا بس الساركي دا بقرن كاكا لا عدز بكرين. بەداخەوە بەشێک لە شوفێران لە ژێر مادە کحولیەکان مەز دەبن دەبێتە هۆی ڕووداوی دڵتەزێن لە شەقامەکان. ترافیک ئەوە دەخاتەڕۆ کە جەنگێکی بەردەوامی سەر شەقام هەیە کە ئەو جەنگە بووە بە ماڵوێرانی بۆ سەدان خێزان. بۆ نێشتنی ئەو جەنگەش پێویستە پابند بە یاسا و ڕێنماکانی هاتوچۆ بین تا بتوانین کۆمەڵگەیەکی تەندروست و سەلامەت لە بواری هاتوچۆ دروست بکەین. بۆ مەبەستەش هەنگا و دەستپێشخەری هەمولایەکی پێویستە نەک تەنها پۆلیسی هاتوچۆ هەست بەو بەرپرسیارەتیە بکات.